سلااوتان لێبێ خوێندکاران، لێکچەری شەش باز دەکەین کە بریتیە لە DCL و TCL کە درێژکراوەی بەشەکانی تری SQL لانگویجێکە لە وانەکانی پێشووا خوێنومانە. لە بابەتەکانی ئەم وانەیەدا ناسینەوەی یوزەرەکان ئەخوێنین. ئەو یوزەرانە کێن کە لەناو داتابەیسا دەسەڵاتیان هەیە و چۆن ئەتوانن سیستمی داتابەیس بەکاربێنن. پاشان کۆماندەکانی DCL ئەخوێنین کە بریتیە لە داتا کۆنترۆل لانگویج. دوای ئەوەش دێنە سەر کۆماندەکانی TCL کە پێدەوترێت ترانزەکشن کۆنترۆل لانگویج. لەوانەکانی پێشووا ئێمە زیاتر فۆکەسمان لەسەر DDL و DML بوو. ئەوەی کەوا DDL ئیشمان لەسەر سترەکچەری داتابیس و تێبڵەکە ئەکرد، واتە ئەگەر بمانویستایە تێبڵە دروستکەینەوە بە کۆماندەکانی DDL دروستمانە کرد، و یان ئەگەر بمانویستایە داتابیسە دروستکەین یان تێبڵێ بسڕینەوە یان دەستکاری بکەین لە سترەکچەری تێبڵەکەیە، ئەوە هەموو بە کۆماندەکانی DDL مان کرد. بەڵام کۆماندەکانی DML بۆچی بەکارمانێنە؟ بۆ ڕانکاریکردن لە داتایە بە ئەپدەیت یان سڕینەوەی داتا بە دیلێت و یان داخڵکردنی داتا بە ئینسێر دەمان کرد. وەروەها پیشاندانەوەی داتای ناو تێبڵەکانیش بە کۆماندی سەلێکت دەمان کرد. وە محازەڕەکانی پێشووتر زیاتر ئێمە فۆکەسمان لەسەر DDL و DML بووە. بەڵام لەم وانەیەدا باسی چیەکەین؟ یەکەم جار باسی DCL ئەکەین کە دوو کۆماندیە گرانت و ریفۆک. پاشان TCL ئەخوێنین کە سێ کۆماندیە کۆمیت، ڕۆڵباک، سیڤ پۆینت. باش بزانین یوزەرەکان لە ناو داتابەیسا چین. بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک یوزەر ئەتوانین خۆمان لە ناو سیستمی داتابەیسا دروستی بکەین. گەورەترین جۆری یوزەر کە دەسەڵاتێکی تەواوی هەیە بریتیە لە ئەدمین. باشە کاتە ئەدمین ئەتوانین بڵێین دەسەڵاتی تەواوەتی هەیە بەسەر هەموو یوزەرەکانی ترە. باشە لە پیشاندان، لە دروستکردنی داتابیس بێ، لە دروستکردنی یوزەرەکانی تر بێ، ئەمانە هەمویان ئەچێتە بواری ئەدمینەوانێ. وەک چۆن بۆ نمونە لە کۆمپانیایەکە بەڕێوەبەر دەسەڵاتی زۆرە بەسەر کارمەندەکان و بەسەر بەشەکانی ترە. وەگەر سەیرێکی بەشەکانی تر کە هەبێت لە ناو سیستمی داتابیس سیستەمەکەیە، ئەدمین ئەتوانێت هەموو کۆنترۆڵی بەشەکانی تری داتابیسەکە بکات. باش بزانین چۆنەمە. تاوان لە سیستمی داتابیسا بە شێوەیەکی گشتی دوو جۆرمانەیە. یەکێکیان پێی دەوترێت چی؟ داتابیس ئێند یوزەر. باشە ئێند یوزەرەکانیان پێوترێ. ئەوەی تریشیان پێی دەوترێت داتابیس ئەدمنسترەیتەر. ئەدمنسترەیتەر بە واتای چی؟ ئەوانەی کە ئیشیان بەڕێوەبردننی داتابیسەکەیە. ئێند یوزەرەکان ئەوانن کە دەسەڵاتیان کەمترە لە ئەدمنسترەیتەر. ئەمانە ئەتوانین خۆمان لە ناو سیستمی داتابیسا چەند ئەدمنسترەیتەرێکمانە بێ ویان چەند جۆرێک یوزەرمان هەبێت، کارێکیان دەسەڵاتی شێبی لە ناو سیستمی داتابیسەکەیە بە شێوازێک لە شێوازەکان لە ناو تێبڵەکانە کە ئێمە دروستمان کردووە. بزانین ئێند یوزەرەکان چین. لێرە باسکراوە داتابیس یوزەر یان پێشیانەوترێت ئێند یوزەرەکان. بۆ نمونە داتابیس یوزەر ئەتوانین ناوی بنێن محاسیب. ئەمە جۆرێکە لە یوزەر. بەڵام دەسەڵاتی ئەم محاسیبە لە ناو سیستمی داتابیسەکەیە چییە؟ ئەوە هەر ئێمە ئەتوانین بۆی دەنیشان بکەین، یان داتابیس ئەدمنسترەیتەرەکە ئەتوانێت بۆی دەنیشان بکات کە چی بکات. بۆ نمونە محاسیبێک ئیشی بینینی ڕاپۆرتەکانە، داخڵکردنی داتایە، دروستکردنی بۆ نمونە وەسڵە، توانێت مانە بکات. بەڵام ناتوانێت بۆ نمونە یوزەری تر دروستکە، پاسوەردی یوزەری تر بگۆڕێ، یان بۆ نمونە باکەپ لە سیستەمەکەیە بکات، کۆمەڵێشتی تریان بۆ نمونە یوزەر بۆستێنێ، یوزەر دروستکات. دەسەڵاتی ئەم شتانەی نییە. دەسەڵاتە زیاتر لای کێیە؟ لای ئەدمنسترەیتەرە. باشە ئەتوانین ئەم ناوانە کە پیانەوتری ئێند یوزەرەکان خۆمان ناویان بنین، خۆمان دروستیان بکەین، خۆمان سەلاحیەتیان بینێ. کاڵین سەلاحیەتیان بینێ واتە پریڤیلێجیان بینێ کە ئیشیان لە ناو سیستەمەکەیە چۆنی بێ و هەڵسوکەوتیان لە ناو سیستمی داتابیسەکەشە چۆنی بێ. بۆ نمونە من یوزەرێک توانم کە ناو محاسیب دوو محاسیبم هەبێ. هەردووشیان ئەتوانن وەسڵ دروستکەن، هەردووشیان ئەتوانن دەستکاری وەسڵیش بکەن، بەڵام محاسیبێکیان ئەتوانم دەسەڵاتی لە محاسیبەکەی تر زیاتر بێ کە بتوانێت وەسڵ بسڕێتەوانێ، بەڵام محاسیبەکەی تر ناتوانێت وەسڵ بسڕێتەوە. بۆ نمونە تەنانەت ئەگەر ئەم محاسیبەی تریش وەسڵی سڕیەوە، ئەدمنسترەیتەرەکە بێ ئاگادار بێت، ئاگای لێیەتی چ وەسڵێکی سڕیوەتەوە.
بۆیە ئەم دەسەڵاتە کێ یاوێتی بە مەحاسیبەکان ئەدمنسترێتەر پێیاوە بۆیە ئێمە ئەڵین ئەند یوزەرەکان خۆمان وەکو ناو دروستیانەکەی ناویانەنین و خۆشمان پرڤیلێجیانەینێ واتە پێرمیشنیانەینێ کە چی بکەن لە ناو سیستمی داتابەیسەکە ئیتر ئینسێرتە ئەپدەیتە دیلێتە کریتە ئاڵتێرە بەواتایەکی تر هەموو ئەم کۆماندانەی تر کە لە DDL و DML هەیە ئێمە ئەتوانین دانە بەدانە بین بەشی بە یوزەرەکان وە ناویشان بڵین بۆ نمونە یوزەرێک دەتوانم کریتی تێبڵی بەمێ ئاڵتێری تێبڵی بەمێ بەڵام دروپی تێبڵی نێمێ کاتی ترەوە بۆ منە و یوزەرێکی ئەو دەسەڵاتەکەیەتی کە ئەتوانێت ویشانە بکە یوزەرێکی دروستەکەن بەس بتوانێمانە بکە ناتوانێت دیدیڵکە واتە بەس بتوانێت کۆماندەکانی DML تاپی لەسەر سیستمی داتابەیسەکە ڕەنکە هیچ کۆدێکی کۆماندەکانی DDL بۆ منە ناتوانێت ڕەنکە ئیتر ئەمانە ئەتوانی بیگونجێنی بەپی جۆری ئیشەکە بەپی سیفەتی ئیشەکان لە سیستمی داتابەیسەکە چۆنیە تاوان تا سیستمی داتابەیسیش گەورەتر بێ ئەکرێ یوزەری زیاتر لە سیستەمەکەیە دیاری بکرێت و پرڤیلێجەکان یان پێرمیشنەکان کە هەیە بڵاوی پێ بکرێت وێ ماڵین ئێنی یوزەرەکان چێن ئەو خەڵکانن کە باشە ئەتوانن ئەکسزی داتابەیسەکە بکەن واتە ئەتوان بچنە ناو سیستمی داتابەیسەکەوانێ بەڵام ئەتوانن بۆچی بەکاری بێنن وەکوی کە پێم وتی کۆماندەکانی DDL کۆماندەکانی DML ئەتوانین بیان بیبەخشینەوەنێ بەچێ بەم یوزەرانە بەپی سیستمی داتابەیسەکەی کە لە بەردەستمانە جۆری دومیان پێی دەوترێکی داتابیس ئەدمنسترێتەر پێشەوترێت DBA پێشەوترێت DBA ئەمە کێ ئەکرێ یوزەرێکمان هەبێ یان ئەکرێ چەند یوزەرێکمان هەبێ کە ئەمانیش چۆنەڵی ریسپۆنسبڵەتیان زیاترە لە کێ لە ئێن یوزەرەکان و توانای ئەوەشیان هەیە کە لە سیستمی داتابیسەکەیە بەشەکانی سیستمی داتابیسەکە بەکاربێنن زیاتر ئێن یوزەرەکان لەسەر ئینتەرفەیسی ژەکەن واتە ڕاستەوخۆ ئەکسزیان نییە بۆ داتابیسەکە ئەکری هەنێکیشیان ئەکسزیانەوێ بۆ داتابیسەکە بە زۆکەوەی وتم بە پێی پێرمیشن بەڵام DBA-کان زیاتر ئیش لەسەر سیستمی داتابیسەکە ڕاستەوخۆەکەن باشە ئیتر ئەکرێمە بۆ باکە بێ بۆ دروستکردنی یوزەرەکان ئێن یوزەرەکان بەکاری بێنین ئەکرێ بۆ باکە بەکاری بێنرێت دەکرێت بۆ مۆنیتەرینگ بەکاربێنرێت دەکرێت بۆ لایانی سکیوریتی بەکاربێنرێت بۆ کۆمەڵی هۆکاری تر کە لە وانەکانی داهاتوە باسیەکەین بەڵام بە شێوەیەکی گشتی تۆ ئەتوانی بڵین سیستمی دات ئەبیزیان بڵین یوزەری داتابیس ئەدمنسترێتەر DBA کۆمەڵێک پێرمیشنی هەیە کە زۆر زیاترە لە پێرمیشنەکانی ئەنی یوزەرەکان باشە بەم شێوە باش بزانین DCL چییە DCL کە پێشەوترێت داتا کۆنتڕۆل لانگویج وەک چۆن DDL و DML-مانە و DCL-شمانەڵێ بەکارهێنرێت بۆ کۆنتڕۆلکردنی پرڤیلێجەکان لە داتابیسە باشە پرڤیلێج واتە وەکو پێرمیشن نەگرێتەوە من مافێگەیم بە تۆ حەقێگەیم بە تۆ کە بەم شێوازە هەڵسوکردکی لە سیستمی داتابیسەکەیە باشە بۆ شێوازە کەواتە DCL بەکارێنین بۆچی بەکارێنین بۆی بتوانم من پێرمیشن بم بە یوزەرەکانی تر لە سیستمی داتابیسەکەیە باشە ئەکرێت چی بێ کریتی تێبڵ بێ ئەکرێت بۆ نمونە کریتی کوێری بێت یان کۆماندەکانی DML بێت وەکو ئینسێرت و ئەپدەیت و دیلێت لەسەر تێبڵەکان کاکرێت کە ئێسەش لە کۆدەکە زیاتر بە چاوەڕۆنیت بە ئەدەمێ کە مانای چییە تامان بە شێوکی گشتی دوو کۆماندی DCL-مان هەیە گراند لەگەڵ ریفۆ گراند واتە شتێک بیبەخشیتەوە ریفۆک واتە لی بسەنیتەوانێ لی وەرگیتەوانێ باشە گرانەوەیە بۆ نمونە من ئەم کریت بۆ نمونە تێبڵ ئەمە گرانتێکە بۆ خۆی من ئەیم بە تۆ یان نایم بە تۆ ئەگەر بدەمێ چۆنە دەمێ بە گران دەدەمێ ئەگەر لێش بسەنمەوە بە چی لێ دەسەنمەوە بە ریفۆک بە کۆماندی ریفۆک لێ دەسەنمەوە ئەگەر بۆ نمونە من یوزەرێک بمەوێت ئینسێرتی بەمێ بتوانێت داتا داخڵکە بۆ ناو تێبڵەکە ئەوێ بە گراند بێمێڵم گراند ئینسێر ئینتو واتە کۆماندەکانی DML خۆی چۆنیە ڕێک بە هەمان وشە بەکارێنەوە گراند بۆ نمونە ئینسێرت ئینتو ئەو یوزەرە ناو یوزەرەکە بۆ شێوەیە کەواتە چی ماوەتێ ئینسێرتم میاوە بۆ یوزەرە بەڵام بەچی ئێمە بە گراند بەچی لێسەنمەوە بە ریفۆک باشە بە ریفۆک لێسەنمەوە باش بزانین چۆن گراند و ریفۆک بەکاربێنین لە سیستمی داتابیسەکە تاوان پێش هەموو شتێکەمە پێویستمان بە دروستکردنی یوزەرە ئەجا توانین بۆ نمونە گراند و ریفۆک بەکاربێنین چکە ئێمە گراند و ریفۆک بۆ چێ بەکارێنین بۆ یوزەرەکان بەکارێنین و پێشەوەی من باسی گراند و ریفۆکیشم کرد وتم کۆمەڵێک
جۆری بەکارهێنەری داتابیسمانەیە وەکووتمان ئێنیوزەرەکان کە خۆمان دروستەکەین ناویانەنی بە ئارەزوی خۆمان و بە پێی جۆری ئیشەکەش بە پێی ئەڵسوکەوتی سیستمی داتابیسەکەش چیان پێین پێرمیشنەکانیان پێین پێرمیشن واتە بۆ نمونە حەقێک یان ئیشێک یان ئەتوانین بڵێن جۆبێکە کارێکە کە لە ناو سیستمەکەیە بتوانێت بیکە بەو شێوەیە واتە ئێستا من یین چێکین چۆن بتوانین یوزەرێ دروستکەین طبعا ئەم کۆدانی کە هەیە ئێستا لێرەیە من ڕاستەوخۆ لە سکوێڵەکە بۆتان تاقیەکەمەوە من کۆنێکتم کردووە بە طبعا بە سکوێڵ سێڤەرەوانێ نووسیمانە چی کریت لۆگین لۆگینێکم دروست کردو ئەمە کۆماندی دروستکردنی یوزەرە بەڵام پێش و یوزەر دروستکەمە بێ لۆگینێک دروستکەم باشە ئەڵێن گریت کریت لۆگین بۆ من ناوێنێم KTI باشە ویس پاسۆرد لەکرد چییە پاسۆردەکە بۆ نووسیمان 1 2 3 4 5 6 کاتە ئێستا من ڕەنەکەم کە ڕەنم کرد ئەڵێ کۆماندز کەمپلیت سەکسەسفولی کاتە ئێستا من لۆگینێکم دروست کردووە طبعا ئەگەر ئێمە یەکەم جار کە کۆنێکت دەکەین بە سیستمێکەوانێ بە داتابیسەکەوانێ ئەمەمانێتە بەردەم مەبەستمان ئەمەیە ئێستا ئەمەمان دروست کردووە ئێمە لۆگینێکمان دروست کردووە لێرەیان نووسراوە لۆگین لەگەڵ پاسۆرد باشە پاشان ئەڵێم چی کرێت یوزەر بۆ من ناوێنم بۆ ناوێنین ئەحمەد لاچی ئەحمەدمان هەبێ ئێستا ناوی بنێن ئارام بۆ نمونە چمانە کرێت یوزەر ئارام یوزەرێکمان دروست کردو ناوی ئارامە فۆر لۆگین بۆ کێ باکوێ لابم بۆ لۆگینی KTI باشە ئێستا ئەمەمان ڕەن کردێمە لۆژینێکمان دروست کرد بە ناوی KTI بۆ پاسۆردە بەڵام ئەمە بۆ چیە ئەمە بۆ چیە بۆ یوزەرێکە کە ناوی ئارامە باشە کاتە ئێستا ئەمە ڕەنەکەم ئەڵێ چی کۆمەنس کەمپلیت سەکسەسفولی کاتە ئێستا یوزەرێکم دروست کرد بە ناوی ئارام لۆگینەکەی ناوی چییە ناوی KTI ئەڵێم یوزەرێکمان دروست کرد و ناوی ئارامە کاتە ئارام چییە ئێن یوزەرە چکە ئێمە وتمان ئێن یوزەر دروست دەکەین بە ئارەزوی خۆم ناوم ناوە لۆگینەکەی ناوی چیە ناوی KTI لێرەشە لۆگینەکەم دروست کردووە پاسۆردەکەی چییە 1 2 3 4 5 6 کاتە ئارام بۆ ئەوەی بچێتە ناو سیستمی داتابیسەکە و لۆگین کە پێویستە وشەی KTI و 1 2 3 4 5 6 بەکاربێنێ ئەنجا ئێمە وتمان گرانت و ڕیفۆکمانەیە دوای دروستکردنی یوزەر گرانت و ڕیفۆکیەتە پێشەوانێ ئەڵێن گرانت چی پێبەخشم کۆماندی گران کۆنێکت هەموو شەی کۆنێکتە چۆن یعنی من بتوانم پێرمیشنێکی بەمەیە کە بتوانێ لۆگینکە بۆ سیستمی داتابیسەکە کۆنێکت واتە چۆن ئینتەرنێت تۆ کۆنێکتبی بە ئینتەرنێتەوە بێ وایفایەکە داگیرسێنی و بێ بۆ نمونە ئینتەرنێت هەبێ اینجا کۆنێکتبی بە ئینتەرنێتەوە نیە کاتە من ئەبێ ئەم گرانتی کۆنێکتە بەم یوزەرە بۆی کۆنێکت بێ بە داتابیسەکەوانێ بەڵام بۆ چیە بۆ ئارام ئاگادار بە چونکە ئێمە یوزەرەکەمان ناوی چی ئارامە ئەمە هەمووی سینتاکسە تەنها چییە گۆڕێ ناوی یوزەرەکان گۆڕێ گرانت پێم بەخشی کۆنێکت ئاراوەها تو بۆ کێ بۆ ناوی یوزەرەکەم نایارانە کاتێ ئێستا ئەکسکیوت یەکەین کۆماندز کەمپلیت سەکسەسفولی باش ئێرە وازە هەمە یوزەرمان دروست کردووە ئێستا بزانین چۆن لۆگین بکەین تەوان کۆنێکت دەکەین ئیشارەتە لێرە ئێمە هەموو جارێک بیرتان بێت یەکسەر ئەمەمان هەڵبژاردووە سکوێڵ ویندۆز ئەمەمان هەڵبژاردووە ویندۆز ئۆتۆنتیکیشن کۆنێکتمان کردووە یەکسەر ئەمەمان بۆ کرێتەوە بەڵام ئەم جارە ئێستا چی هەڵبژێرم بەڵام سکوێڵ سێڤەر ئۆتۆنتیکیشن جیاوازی ئەم دوانە چییە ئەمە یەکەمی ویندۆزەکەی واتە هیچ یوزەرێک نییە سکوێڵ سێڤەر یەکسەر یوزەری ویندۆزی ئەم کۆمپیوتەرە بەکارهێناوە بەڵام ئێستا من خۆم یوزەرێکم دروست کردووە ناوم ناوە چی ناوم ناوە ئارام لۆگینێکم بۆ دروستکردن ناوی ناو KTI کاتە ئێستا ئەمەیان سکوێڵ سێڤەرەکەی کاتە بێمە هەڵبژێرم لێرە پێم بڵێن لۆگین و پاسۆرد باشە لۆگینەکەم ناوی چی بوو ئەو لۆگینەکەم ناوی KTI بوو پاسۆردەکەم چەندێکە 1 2 3 4 5 6 ئەڵێم کۆنێکت کاتە ئێستا ئەگەر من کۆنێکت بم بەم یوزەرەوە کە ناوی ئارامە باشە کۆنێکت بوویان نە سیرێکی لەم بەرەوە ئەگەر سەیریکەین نووسراوە چی سکوێڵ سێڤەر KTI کاتە ئێستا یوزەرەکەم ئەمە ئارامە لێرەیە ئەمەی سەریشەوە چییە ئیویندۆزەکەمەوە ئێستا گەر یوزەرێکی دروست کرد کۆنێکت کاتە چەندانەیەک لێرە ئەتوانی تەما سیستمی داتابیسەکە ئەمەیە ئەدمین کە ئەڵێن ئەتوانێت یوزەر دروستکە ئەمە DBA باشە کاتە ئەفزەڵێتی زیاترە باش
ئێستا من بۆی بتوانم لە ئارامە ئیشکەم زۆر ئاسانە ڕایت کلیک نیو کوێری یەکەم سێرەکە ئێستا ئەمە ئی ئەدمینەکەیە باشە ئەمانی چییە ئی KTI-یەکەی باش با من بەڵێم چی ئێمە تێبڵێکمان هەیە لەولا ناوی دیپارتمنتە زۆر ئاسانە ئەمە لەوی هەلێرە ئەڵەم چی سەلێکت ئەستێرە فۆم دیپارتمنت سێرەکەم بۆ نووسیاڵێ The select permission was denied هاڵێ چی هەڵێ تۆ پێرمیشنی ئەوەت نییە ئەفزەڵێتی ئەوەت نییە بچی تێبڵێکم هەبێ ناوی دیپارتمنت بێ یان بۆرە بڵێ کریت بڵێ کریتی بۆ نمونە ناوی بنێ ئیمپلۆیی باشە راوە شتێکی بەسیط ئایدی ئینتیجەر بۆ نمونە نۆرمال هەرەونە بەس ئەمە ڕەنگە ئەمە ڕەنگە زانێڵێ هەر نایڵێ create table permission denied ئەڵێ تۆ ناتوانانی ئەمە دروستکەی بۆ لەبەری ئەم یوزەرە هیچ شتێکی نییە تۆ هیچ گرانتێکی نەیاوتت تەنها ئەوەیە کۆنێک بوو بە داتابیسەکەەوە باشە ناتوانێت تیبل دروستکە ناتوانێت ئینسێرکە ناتوانێت درۆپی تیبلکە ناتوانێت داتابیس دروستکە ناتوانێت هیچ شتێ بکە کەواتە ئێستا تۆ ئەم پێرمیشنەی پێی بەچی بە گرانت و بە کۆنێکت بۆ نموناڵم گرانت ئەڵێم گرانتی سەلێکت ئۆن بۆ نمونامە ئەڵم دیپارتمنت بۆ تێبڵەکەم نای دیپارتمنت تو کێ ئەمارە یانەمەش با بڵێنە بەڵێم چی با داتابیس بتوانێت دروستکە کاتەڵم گرانتی ئاڵم چی گرانت کریت داتابیس تو ئارام کاتە ئێستا ئارام ئەتوانێت چی بکە کریتی داتابیس بەکاربێنێ کریتی داتابیسیشی دیدیڵ گرانت سەلێکت ئۆن دیپارتمنت تو ئارام بۆ شێوەیە گران سەلێکت فاریزە ئەپدیت فاریزە ئینسێرت ئۆن بۆنمە دیپارتمنت تو ئارام بۆ نمونە ئەمانە هەمووی ئەتوانین چی بکەین بۆ نمونە کۆماندێنین ئەم ئەفزاڵیەتە ئێستا ئەین بەکێ بە ئارام چێکین ڕەنێکین باشە کۆماند completed successfully کاتە ئێستا چیم پیاوە بە ئارام سەلێکت و ئەپدیت و ئینسێرتم پیاوە بەڵام دیلێتم پێنیاوە کاتە ئێستا ئەگەر من بڵێم ئەم سەلێکتە تاقیکەمەوە ئێستا توانی دوو فێڵی تیانایی ئایدی و نێمە بەڵام ئێستا ئەگەر بڵێم چی بڵێم ئەگەر درۆپ با بڵێن دیلێت چکە دیلێتم پێنیا بوو دیلێت from باشە زین بۆمانەکە غەڵەتە ئەمینەوێت ئەیکات ئاڵێ the delete permission was denied ناتوانێت بیکە بۆ لەبەرەوەی ئێستا لێرە من دیلێتم پێناوە ئینسێرت و ئەپدیت و سەلێکتم پیاوە باشە بۆیە ئەو مافە چیە کە تو ئەیەی بەو یوزەرە تەنها ئەتوانێت ئەو مافانە بەکاربێنێ لێرەیە من دیلێتم پێنیاوە ناتوانێت دیلێتکە بەس ئەو مافەم پیاوە کە لەسەر تیبڵی دیپارتمنت سەلێکت و ئەپدیت و ئینسێرتکە ئەوش بەزەوە ناتوانێت کەواتە بۆ کۆماندەکانی تریش ئەینە شتە بۆ نمونە grant create table to ئاکەم بۆی ئاکەم بتوانێت یان ئارام هەر یوزەرێکی تر ناوەکەی چییە بتوانێت تیبل دروستکە پێویستە گرانتی کریتی تیبلی بیتێ بۆ نمونە بۆ درۆپی تیبل بۆ ئالتێری تیبل بۆ ڕینێمی تیبل بۆ هەموو یەکێک لەو کۆماندانی لە DDL و DML هەمان بوو بە گرانت ئەین بۆ یوزەرە بەدڵی خۆمان بەچی لێسەنینەوە ریفۆک کاتێسە بۆ نمونە گەرمێ لی بسەنمەوە سێگە زۆر ئاسان ئەتوانین چی بکەین بڵین بۆ نمونە ئاڵین چی ئەمە بینین بۆ نمونە سەلێکتی لێسەنمەوەنە سەریکاڵین ریفۆک سەلێکت فۆک لێسەنەوە سەلێکتی لێسەنەوە لەسەر شتێ بڵێ ئەوەنەوەی نای تێبڵەکە بنووسیست چکەگەر تۆ پێنج تێبڵەکە بێ سەلێکتی لەمەیە پێداون بۆ ئەم تێبڵە بۆم تێبڵە لێسەنیتەوە فڕۆم چێ ناوی یوزەرەکە ئارام کاسکێت بۆ سینتاکسە شینەکان ساڵم ئەکسکیوت سەیرێکی کۆمان کەمپلی سەکسسفولی کاتی ئێستا من ئەلەمای سەلێکتم لێسەنەوە بزانم ئەتوانم سەلێکتکە سەیرەکەیە ئێستا پێشەوەی من ئەو کۆماندە تاقیکەمەوانێ سەلێکت ئیشێگر بەڵام دوایەوەی ئەم کۆماندەم تاقی کردەوە سەلێکت ئێستا ئیش ناکە کەواتە بە ریفۆک چیم لێسەنەوە سەلێکتم لێسەنەوە تامان بۆ کۆماندەکانی تریش بە هەمان شێوەیە و بە هەمان سترکچەر و بە هەمان شێواز ئەتوانیت تۆ بە گراند بێتێ بە ریفۆک لێ بسەنیتەوانی باشە ئەمە تامان بەنسبەت چیوانەیە دروستکردنی یوزەر دروستکردنی لۆجین
دروستکردنی یوزەر پاشان گرانت پاشان ریفۆک. باش ئەمە بەنسبەت چییانێ DCL-ەوە. پاشان هینە سەر چی؟ TCL. TCL واتە Transaction Control Language. تیەکە واتە Transaction. وشەی Transaction یعنی چی؟ دیلێت ئینسێر ئەپدەیت. واتە ئەو سێ وشەی تیایە یەکسەر ئۆتۆماتیشی. باش ئەمە بۆچی بەکارهێنین ئێمە؟ طبعاً کاتێک ئێمە بمانەوێت ئەم کۆماندانە چ کاتێک بەکارهێنین هەمیشە لە کاتی DML بەکارهێنین. واتە هیچ ڕەبتێکی نییە بە DDL-ەوە. باشە ئەو لێ تێک ناچێت. سێ کۆماندی سەرەکیمانەیە commit rollback save point. ئەمان بە شێوەیەکی ئەمەلی لەمە تێگەی بۆیە من باشترین یەکسەر بچمە سەر ئەمەلیەکە چونکە ڕاستەوخۆ لەسەر ئەمەلیەکەش باسیەکەم. ئەم سێ کۆماندە چین؟ ئەم سێ کۆماندە هەرچێکیان سەر بە TCL-ن. باشە ئیش ئەکەن لەسەر بتوانین یانیاڵی کۆماندەکە بەکارهێنرێت بۆ مانجکردنی ترانزەکشنەکان. واتە کاتێک ئەم TCL بەکارهێنم کاتێک دیلێت و ئینسێرت و ئەپدەیتم بەکارهێنابێت لە داتابەیسەکەیە. باشە ئەڵێن چی؟ کاتێک کۆماندەکانی TCL بەکارهێنین کاتێک دیلێت و ئینسێرت و ئەپدەیتم بەکارهێنابێت. کەواتە بۆی زیاتر تێبنین بۆ دێمەوە بۆ ئەم ڕاستمان. ئێمە وتمان DCL گرانت و ڕیفۆکە. باشە گرانت و ریفۆکمان لەسەر چی تاقیە کردو؟ DML و DDL کە ئەمانە بە یوزەرەکەن. بەڵام TCL کۆماندەکانی تەنها لەسەر چی بەکارهێنرێت؟ لەسەر سلێکت و ئینسێرت و ئەپدەیت و دیلێت. واتە کاتێک ئەمانەم بەکارهێنا ئەنجا ئەتوانم کۆمیت و ڕۆڵباک و سێڤ پۆینت بەکاربێنم. باشە ئەڵێن چی؟ کاتێک سلێکت ئەپدەیت ئینسێرت ئەمانەم بەکارهێنا ئەنجا ئەتوانم کۆماندەکانی TCL بەکاربێنم. چۆن و بۆچی بەکاریە کە ئێستا باسیەکەین. بزانین چییە؟ commit ئەڵێ use it to permanently واتە بە شێوەیەکی هەمیشەیی save any transaction into the database. کۆماندەکەشی چییە؟ هەرەوە نانووسی commit تا هەر شتێکی تر نانووسی پێویستی بە هیچ شتێکی تر نییە. بەکارهێنرێ بۆچی؟ ئەڵێ بە شێوەیەکی هەمیشەیی من کاتێک سەلێکتێکەکەم یان ئینسێرتێکەکەم بۆ ناو داتابەیسەکە ئەم ئینسێرتەی من بیچەسپێنێ واتە سابتی کە لە ناو سیستمی داتابەیسەکەمە. باشە کاڵم سابتیکە واتە قابلیەتی ئەوەی تیان نەبێت جارێکی تر من بگەڕمەوە پێش ئەو ئینسێرتە. باشە تەمان ئەمە ئێستا بە عەمەلیش زیاتر ڕوونیەکەمەوە چۆنە. باشە تۆ جارێک کۆماندی کۆمیت بۆ بەکارهێنین ئەوەنە بزانە لێرەیە بە شێوەیەکی هەمیشەیی من ئەو ترانزەکشنانە واتە ئینسێرت ئەپدەیت دیلێت کە هەمە لە سیستمی داتابەیسەکەیە غەزنی بکەم واتە قابلیەتی گەڕانەوەی نەبێت. بۆ نمونە من کە دیلێتێکم کرد ئەگەر مێ ئەو دیلێتە بگەڕێنەوە نەتوانم بیگەڕێنەوە. بۆ نمونە ناوی ئەحمەدم سڕیوەتەوە وەکو ڕیکۆردێک لە تێبڵێکە ئێستا ئەگەر مێ ئەحمەد بگەڕێنەوەوانەی ناتوانم بیگەڕێنەوە لەبەرەوەی کۆمیتم کرد. کۆمیت واتەی تەواو چەسپانومە ئەم دیلێتە کە دیلێت کراوەتی قابلیەتی گەڕانەوەی تیانە. ئەگەر ئەم ئینسێرتەم کردووە نابێ ئینسێرتەکە لاچێ. باشە ئەگەر ئەپدەیتێکم کردووە ناوێ بگەڕێمەوە پێش ئەپدەیتەکە. ئەمە کۆمیت بۆ بەکارهێنرێت. سەیڤ پۆینت بۆ دروستکردنی خاڵە. خاڵ مەبەستم چییە؟ یعنی وەسە بۆ منە تۆ لە دیتە ماڵەوانە یەکەم جاری تەلای دەرگاکە ئەمە خاڵێکە ناوێنەی سەیڤ پۆینتی ئەی کەیتە لای ژوورەوانەیە بۆ منە دەرگایەکی ترەیە کەواتەوە سەیڤ پۆینتی دووەمە. باشە بەو شێوەیە کەیتە هۆڵەکە بۆ نمونە دەرگایەکی ترە بۆ نمونەوە سەیڤ پۆینتێکی تر بۆ نمونە ناوی سیە کەواتەی سەر تۆ بە سێ سەیڤ پۆینتە هاتیوتە لە دەرگای دەرەوە هاتووتە بۆ نمونە هۆڵەکەی هۆڵی ماڵی خۆتە. باشە بە سێ دەرگا کەواتە هەر یەکە لەوانە چییە؟ سەیڤ پۆینتێکە. ئێستا ئەگەر بگەڕێیتەوانێ بۆ خاڵی لای دەرگاکە ئەتوانین بڵین چی؟ سەیڤ پۆینت ئەی گەڕەوە لای دەرگاکە یەکسەر ئەتوانین بگەڕێنەوە لای دەرگاکە. باشە بەو شێوەیە. بەڵام لە کۆدەکانە چۆنیە کە ئێستا باسیەکەین بەس وەکو لۆجیک کەتی. باش ئێستا بزانین سەیڤ پۆینت کۆماندێکە بەکارهێنێ بە شێوەیەکی تێمپۆرەری سەیڤی ترانزەکشنەکە ئاگادار بە هامیان تێمپۆرەری واتە کاتیە واتە قابلیەتی ئەوەی هەیە من بگەڕێمەوەنێ. بەڵام ئەگەر کۆمیتم کرد ناتوانم بگەڕێمەوە لای دەرگاکە واتە بگەڕێمەوە بۆ خاڵی بی یان ئەی. باشە ئاگادار بە سەیڤ پۆینت پێچەوانەی کۆمیتە ئەمیانەڵە تێمپۆرەری واتە ئەتوانم بگەڕێمەوەی. بۆ منە دیلێتێکم کردووە لای دەرگاکەوە دیلێتێکم کردووە ڕیکۆردێکم دیلێت کردووە ئێستا ئەتوانم بگەڕێمەوە بۆ خاڵە بەڵێ ئەتوانم. باشە ئەمە شوێ بەچی ئەگەڕێمەوانێ بە ڕۆڵباک ئەگەڕێمەوە.
ئەمە سیف پوینت بەس بۆ دروستکردنی پوینتەکانە واتە لە هەر پوینتێکا تۆ ئیشێکت کردووە توانین بگەڕێتەوە بۆ ئیشە باشە ڕۆڵباک بە کۆماندی ڕۆڵباگە توانین بگەڕێنەوە بۆ ئەو خاڵی کە لە سیف پوینتەکەی هەمانە یان دروستمان کردو با بە عەمەلی ئێمە باسکەین بۆ نمونە من تێبڵێکم هەیە ئایدی و نەیمیتیایە 1 2 4 ناوەکانیش بۆ نمونەم سێ ناوەیتیایە باش این چیەکەین چکە ئێمە وتمان TCL کاتێ بەکارهێنین کاتێ ئینسێرت و ئەپدەیت و دیلێت بەکاربێنین ئەنجا ئەتوانم بۆ نمونە ڕۆڵباک و کۆمیت و سیف پوینت بەکاربێنم باش ئێستا من هین DML تاپێکەینەوە ئینسێرت ئینتو کلاس واتە ناوی تێبڵەکەیە ڤالیو 5 لەگەڵ ڕەوڵ بۆ نمونە زیانمان کردو کاتە ئێستا ڕقم 5 و ناوێکمان زیاد کردو بۆ ئێرە باش کاتە ئەوە لە دوایەوە نووسیمە کۆمیت کەوتم کۆمیت واتە سابتە دیێتە ناو تێبڵەکەەوە ناتوانم بگەڕێمەوە بۆ ئەو خاڵی کە پێش ئەوەی ئەم پێنجە ڕوویابێتیە لەبەرەوەی کۆمیت وتمان پێرمننتلیە بە شێوەیەکی هەمیشەیی سەیڤیەکە کەوتم ئینسێرت تەواو ناتوانم بگەڕێمەوە بۆ پێش ئەو خاڵی پێش ئینسێرتەکە کە چی کراوە ئێسێم چیەکەم ئەپدەیتێکەکە مەڵام ئەپدەیت کلاس ناوی تێبڵەکە سێت نیم ناوێکم بۆ بکە بەکاوە لە کاتێکە ئایدیەکەم ڕقم 5 کاتێ ئێستا من ڕەوڵم کردو بەچی بەکاوە لەم ئەپدەیتێکە ئێستا ناڵێم کۆمیت ئەڵێم چی سیف پوینت ئەی واتە بە شێوەیەکی کاتی بۆم غەزنکە هاڵین کاتی بەس کۆمیت هەمیشەیی بوو یەم ئینسێرتێکەکەم اینجا ئەڵێم ئینسێرت ئینتو کلاس ڤالیوی 6 کریس ئینسێرتی ئەمەمان کرد ڕقم 6 و 5 سیف پوینتێکم کرد بی کاتە بە شێوەیەکی کاتی بڕۆ ئینسێرتی ئەم ڤالیۆم بۆ بکە 6 و کریس بۆم تێبڵە اینجا ئەڵێم چی ئینسێرت ئینتو کلاس ڤالیو 7 براڤۆ سیف پوینتی سی لە سی شاچیم کردووە لەم خاڵە ئینسێرتم کردووە ئێستا ئەڵێم سەلێکت ئەسێرە فڕۆم کلاسز ئێستا کۆمەڵە چیمەیە کۆمەڵێک سیف پوینتم هەیە ئایا ئێستا ئەتوانم گەڕەمەوە بۆ ئەم پوینتانم بەڵێ چکە هەر یەکەیان کاتیە کە هەر کاتێک گەڕامەوە بۆ خاڵی ئەی بی و سیم لاچێ نامێنێ لە تێبڵەکە ئەگەر بگەڕەمەوە بۆ بی سی نامێنێ باشە ئەگەر بگەڕێمەوە بۆ سی بی و ئەیم نامێت عەفوو بگەڕێمەوە بۆ سی هەر خاڵی سیە خۆی کێشەی نییە باش با بڵێن ڕۆڵباک ئێستا ئەمە تێبڵەکە ئاوای لێ هاتووە کاتە ئێستا تێبڵەکە پێشەوەی من ئەم ئینسێرت و ئەپدەیت و دیلێتە بکەم ئاوایە خۆی دوایەوەی کە ئینسێرت و ئەپدەیت و دیلێتم کردووە بۆ بەچی سەیکە 1 و 2 4 ئەم 1 و 2 4 5 سەیکە یەکەم جار 5 ڕەوڵ بوو کۆمیتم کرد بەڵام دوای ئەپدەیتم کردووە بەکاوە بۆی لێرەیە کاوە هاتووە ئەنجا لێرەیە چیم داخل کردووە ڕقم 6 و کریس ڕقم 6 و کریس دوایەوە ڕقم 7 و براڤۆم ئینسێرت کردووە ڕقم 7 و براڤۆ هاتووەتە ئێرە بەڵام هەر یەکە لە 5 و 6 و 7 سیف پوینتێکی هەیە بە شێوەیەکی کاتی لێرەیە غەزن بووە ئەتوانم بگەڕێمەوە بۆ ئەم خاڵە باش ئێستا ئەڵێن چی ئەڵێن سینتاکسی چی بەکارێنین ڕۆڵباک واتە گەڕانەوە بۆ پوینتەکان بۆ ئەو سیف پوینتانی کە دروستم کردووە باشە سیف پوینت ناوێک سیف پوینت ناوێک هەر ناوێکێنەی کێشەمان نییە ئێستا ئەڵێم چی ئەڵێم ڕۆڵباک تو بی کە ئەڵێم ڕۆڵباک تو بی واتە بگەڕێرەوە بۆ خاڵی سیف پوینتی بی یان خاڵی بی سیف پوینتی بی باش لە بیا بزانین چیمان کردوێمە لە بیا ئینسێرتیشی ئەمەمان کردووە و تومانە چی سیف پوینتمان کاتە ئێستا ڕقم 6 ما لێرەیە نەما بۆ لەبەرەوەی گەڕایەوە بۆ خاڵی پێش عەفوو ببوورە گەڕایەوە بۆ چی بۆ خاڵی پێش ڕقم 7 کاتە ئێستا من لە ڕقم 7 تا چیم کردووە سێریگە حوتی تیانەما من تومە بگەڕەوە بۆ خاڵی بی باش بی ئەلێرەیە کاتە بگەڕەوە بۆ پێشەمە کەواتە 7 نەما هەتا بی کەواتە سی لا بردووە سی چیمان کردووە ئێمە ئینسێرتمان کردووە من گەڕامەوە بۆ پێش سی کە بیە کەواتە ئەمە لە ئاچێ بۆیە کاتێکەچم سەیری تێبڵاکە ئەەکەمەوە سەیرەکەم ڕقم براڤۆتیان نەماوە ڕقم 7 باشە بەم شێوەیە ئەگەر بگەڕەمەوە بۆ ئەی لێ ئەیە چیم کردووە من سێریکەین ئەپدەیتێکمان کردووە کەواتە لە پێش ئەیە گەڕامەوە بۆ ئەی کاوە ڕقم 5 بووە کاتە یەک بۆ ئێرە کاوە ڕقم 5 بووە کەواتە لێرەیە ڕقم سێ پوینتی بیشی ڕیموف کرد کاتە بی و سی لا بردووە بی ئەمەیە سی ئەمیانە ڕیموڤی کرد باشە
بۆیە من بەم پۆینتانە توانیم بگەڕێمەوە بۆچی بۆ ئەو ڕووباکانی کە کردومەتەوە توانیمە بگەڕێمەوە بۆ ئەو سیف پۆینتانی کە خۆم دروستم کردووە. تاوان ئەمە بۆچی باشە؟ ئەمە کاتێک من ترانزێکشنێکی زۆرەکەم بۆ نمونە دیلێتێکەکەم ئەمەوێت تاقی بکەمەوانێ، بەڵام کاتێک سەیرەکەم دیلێتەکەم خەلەلێکم بۆ دروست بووە، نامەوێت ئەو دیلێتە ئەو شتانی کە سڕاوەتەوە بفەوتێ بگەڕمە بۆ پێش دیلێتەکە بۆی داتاکانم بۆ بێنێتەوە. ئێستا من نووسیمە بۆ نمونە دیلێت ئەستێرە فڕۆم تیبڵ تومە سیف پۆینتی ئەیم بۆ بکە، کاتە ئێستا لێرەیە بتوانم دیلێتەکان بێنمەوانێت توانم دیلێتەکە بێنمەوە، بمێ ئەپدەیتەکە بێنمەوانێ ئەپدەیتەکە بێناوە، بمێ ئینسێرت تێلابم توانم ئینسێرت تێلابم. کەواتە بەم پۆینتانەی کە من دروستم کردووە ئەتوانین بگەڕێنەوە بۆ ئەو پۆینتانە کە چی تایە ڕوویەوە. باشە بەڵام بە شێوەیەکی گشتی تۆزێ بەکارهێنانی ئەمە زۆر نییە و زۆر بەربڵاو نییە، بەڵام لە کەیسی تایبەتە بە تایبەتی لە بابەتی پرۆسیجەرە ئەتوانین بەکاری بێنین کە هاتینە سەر پرۆسیجەریش ئەتوانین ئەمە باسکەینەوانێ و چۆنەڵی جارێکی تر لە پرۆسیجەرە بەکاری بێنینەوە بە شێوەیەکی ئاسانتر تاوەکو زیاتر بەکارهێنانی بکەیت. بۆیە ئەمە وەکو پراکتیک لە عملیە تاقی ناکەنەوە، تەناوەکو نەزەریەکەی بیزانن نەزەری لەسەرتان واجبە. بۆیە بە شێوەیەکی گشتی لەم وانەیەدا باسی چیمان کرد؟ باسی DCL و TCL مان کرد. DCL دووبارەیەکەمەوە گرانت و ڕیفۆک بۆ کۆنتڕۆڵکردنی پێرمیشنی ناو سیستمی داتابەیسەکە بەکارهێنین، بۆ بەخشینی پێرمیشن بەکارهێنین گرانت بۆ ڕیفۆک لێسەندنەوەی ئەو پێرمیشنێکی یاومانە بە یوزەرەکان. TCLیش بۆچی بەکارهێن؟ کاتێک ئینسێرت و ئەپدەیت و دیلێتمان بەکارهێنا ئەتوانین کۆمیت و ڕۆڵباک و سیف پۆینت بەکاربێنین. کۆمیت وتمان بە شێوەیەکی هەمیشەیی ئەو ترانزێکشنانی کە کردومانە لە ئینسێرت و لە ئەپدەیت و دیلێت غەزنیەکە بۆمان، واتە قابلیەتی ئەوەی تیان نییە کاتێک کۆمیتم کرد بگەڕێمەوە بۆ پێش ئەو ترانزێکشنەی کە کردومەکە دیلێت بێ یان ئینسێرت بێ یان ئەپدەیت بێ. بۆ نمونە دیلێتێکم کردووە ئیتر دیلێتەکە کە کۆمیتم کردەوە ناتوانم بیگەڕم، واتە داتاکەم بە شێوەیەکی هەمیشەیی فەوتاوە. بەڵام ئەگەر سیف پۆینتم کرد بە شێوەیەکی کاتی دیلێتەکەی بۆ کردوم، بە شێوەیەکی کاتی ئینسێرتەکەی بۆ کردوم، بە شێوەیەکی کاتی ئەپدەیتەکەی بۆ کردوم، بەڵام هەر کاتێک ویستم ئەڵێم ڕۆڵباک لایە بابووم، کەواتە من ئەگەر پێش ئینسێرتەکە بڵێم سیف پۆینتێ بکەم کەواتە کە ڕۆڵباکم کردەوە ئینسێرتەکەم بۆ لابە. باشە بەو شێوە. یان ئەگەر دیلێتێکم کردبێ ئەگەر سیف پۆینت بەکار بێنابێ کەواتە بە شێوەیەکی کاتی بۆی سڕیمەتەوە. ئەگەر بڵێم ڕۆڵباک ڕاستەوخۆ هەرچی ئەو داتایانەیە کە سڕیمانەتەوە بۆمانێنێتەوە ناو تێبڵەکە، چونکە من گەڕاومەتەوە بۆ خاڵی پێش سڕینەوەی داتاکە. بەم شێوەیە ئەتوانین پارێزگاری لە داتاکان بکەین یان ئەو ترانزێکشنانی کە بەکارمانێناوە بتوانین بگەڕینەوە بۆ پێش ترانزێکشنەکان. هەر پرسیارێکی تریشتان هەبوو توانن لە عملیەکە بیکەن لەسەر ئەم خاڵانە و بە شێوەیەکی گشتی لە عملیەکە باسی کوێری لانگویجەکەین.